10 ساڵ پێش ئێستا هیوایەتێکە بوو کە لە بواری دێکۆراسیۆن کار بکەم بە شێوازێکی ئاکادمی. ئەو کات نەمدەتوانی بە شێوازی ئاکادمی بی بە خوێندن لەبەر هۆکاری ئابووری هەرێمی کوردستان و هەندێک مەسایلی دیکە، بەڵام خۆشبەختانە چەندین دەوراتم کرد و لە وڵاتەکانی ئیران و تورکیا تا توانیم ئەو خەونەی کە هەمە بگەینمە جێ. خەونەکەم بۆچی بوو؟ زۆر پێ نیگەران بووم کە ستافەکان لە دەرەوەی وڵات دەهاتن ئیشیان بۆ دەکردین، کەواتە ئێمە هیچ وجودێکمان نابێت. بۆی بڕیارمدا ئۆفیسێک تەنیا دابمەزرێنین، بەڵام پاشان کە بە شێوازێکی ئاکادمی پەرەمان پێدا ئەلحەمدولیلا گەیشتنە ئەو ڕۆژە. بەڵام زۆرترین بربەستمان هاتە پێش، بەڵام هەموو کات ئەمن ئەو قسەی دەکەم، هەموو کات سەرکەوتنەکان ١٩٩ دەگەڕێتەوە لە بۆ ئیرادەی خودی بەشەر، ١ زانیاریە. ئێمە کە یەکەم جار بدایەتی خاوەنکار دێتە لامان نەخشەی خانووەکەی لێوەردەگرین بە ئۆتۆکات، پاشان ئێمە فکری کلانێتەکە ماوەردەگرین کە حەزی لە چیە لە دیزاین بۆی بەکاربێنین، پاشان ئیش لەسەر بەرنامەی 3D ماکس دەکەین، دیزاینەکەی بۆ حازر دەکەین، ئەوجە بە پانۆراما بی یان بە شێوازی سابت بی، پاشان بە پیشانی خاوەنکار دەدەین. ئەگەر تێبینی هەبی لەسەر ئەو دیزاینی تێبینیەکانی بۆ تعدیل دەکەین، ئەگەر تێبینی نەبێ ئەوە موافق دەبێ و ئیشەکەی بۆ جێبەجێ دەکەین. بۆ ئەوکە مەرحەلەی دووەم، قۆناغی دووەم جێبەجێ بکەین لە کاری معجونکردنی سەقف. هەمان سەقفی کە پێی دەرێن سەقفی کوناف. سەقفی کوناف چییە؟ سەقفێکە کە لە ئەڵمانیا دروستکراوە و کەسێکی ئەڵمانی دروستی کردووە و ناوی بنەماڵەکەی خۆی لەسەردانەوە و ناوی لێنایە کوناف. بەڵام لە هەرێمی کوردستان پێی دەرێن سەقفی مەغریبی کە ئەویش هەڵەیە و ئێمە بیکەینە سەقفی دووانە بە زمانی کوردی و ئەدەبی کوردی بەهێزتر بێ. خۆشەویستان، ئێستا لە مەرحەلەی دووەمین کە باسکردنی معجونکردنی سەقفی جپسم بۆردە یان هەمان سەقفی دوانە. ئاگادار بن لە کاتی ئەنجامدانی کار کە جپسم بۆردەکە کرایە دەبێت زۆر ئاگاداری ئەوەی بن کە ئەو قۆناغە زۆر گرنگە بۆی کە بە جوانترین شێواز معجونەکە بکرێت. ئەگەر معجونەکە قاتێک بەکارەتینە نابی لە نیوەی ئیشەکەی بەجێی بێڵی، بۆ بەیانی تەواوکەریکەی دەبێت معجونەکە بە کامل سەقفەکە بکرێت بۆ بەیانی قاتێکی تر، نەک معجون بکرێت تا ناوەندی ناوەندەکەی تر بۆ بەیانی بێت. بۆیە ئەوڕۆ بەشی دووەم دەست پێ دەکەین، فەرموون دەست پێ بکەن، بەڵام زۆر لەسەرخۆ و تەرکیز بکەن. سەقفی دوانە هەمان جپسم بۆرد زۆر سوودی هەیە. یەک لە سوودەکانی ئەوەیە کە لە ڕووی نرخەوە دەتوانن ئیسفادەی لێ بکەن. بۆیە خۆشەویستان، ئەو نرخەی کە ئەو مەبلەغەی پارەی کە سەرفی دەکەن لە بۆ گێچکاری دەتوانن سەقفی دوانەی بۆ بکەن، هەم لە نرخەوە و هەم لە شێوازی گەرما و سەرما و هەروەها دابەشکردنی کارەبا. خۆشەویستان، ئێمە لە هەرێمی کوردستان مشکلەی کارەبامان هەیە، بۆیە دروستکردنی سەقفی دوانە هۆکارێکە کە وزەی کارەبا کەمتر سەرف بێت. بۆ نمونە ئەگەر دا LED-مان هەبێت یا گڵۆب لە ژوورێ دەتوانین بە پلاک دوانیان پێکەین، ئەوەش دەبیتە ئەوەی کە وزەی کارەبای کەم بێت. خۆشەویستان، حاڵەتی دووەمی کە سوودی هەیە دەتوانین سەرجەم مەجاریەکان بەناو جپسم بۆردەدا بڕوە و هیچ دیاریش نابێت. و هەروەها ئەو باڵەخانانەی کە جپسم بۆردیان بۆ دروست دەکرێت هۆکاری ئەوەیە کە وەزنی سووکە و بینایەکە قورس ناکات و
زۆرترین سوودەکانی ئەوەیە کە بتوانین ئێمە سوودی لێوەرگرین بۆ شێوازی سەوت، یعنی ئازڵێکە بۆ دەنگ. جپسم بۆردەکان دەبێت دژە باکتریا بێت و دژە ئاگر. مەبەستم لە ئاگر چییە؟ بەرگەری بەهێز بێت بەرامبەر سووتان. خۆشەویستان، زۆرترین کوالێت لە بازار هەیە، ئاگادار بن ڕاوێژ بکەن لەگەر ئەو کەسانەی کە شارەزاییان هەیە لەو بوارە تا بتوانن سەقفێکی جوان و کارێکی جوان بۆ ماڵەکانتان جێبەجێ بکەن. گرنگ نییە پارەیەکی زۆر سەرف بکەی بۆی دیکۆڕێکی جوانت هەبێت. هەندێک جار دەتوانی بە پارەیەکی کەم دیکۆڕێکی زۆر جوان بکەی، بەڵام دەبێت ڕاوێژ بکەی لەگەر ئەو کەسانەی کە شارەزاییان لەو بوارەی هەیە و ئەو ڕاوێژەش بەبێ بەرامبەر دەتوانن بیکەن لەو کەسانەی کە شارەزاییان هەیە بۆیە تووشی گرفت نەبن. ئەوەی دەبینن پێی دەرێن پانێڵ و لە هەرێمی کوردستان پێی دەرێن پەنەڵ. خۆشەویستان، ئەوە لە مادەی بۆرەک و ئەلیاف پێکاتەوە کە بۆ ئەوەی بەرگری بۆرەکەکەی بەهێز بێت بۆی کە خوا نەخواسە لێک نەبیتەوە یان بەربوونێک حاڵەتی نەخوازرا و ڕوو بدات. بۆیە بەم شێوازە دەتوانن دیکۆرێکی جوان لە سەقف و لە دیوارەکان بکەن، بەڵام دەبێت ئاگاداری ئەوە بن کە بە شێوازێکی ئەندازیاری جێبەجێ بکرێت و خوا نەخواستە بەر نەبێتەوە یان شێوازێکی ناشرین بداتە سەقف و دیوارەکانمان. وتەیەکی جوان هەیە کە دەڵێت هەموو شتێک دەبێت بناغەکەی باش بێت تا ئەوەی کە بتوانی سەرکەوتوو بی. ئەو پرۆفیلەی کە دەبینن لەسەرەوە ئەوە بناغەی هەمان جپسم بۆردەکە لی دەدەن. ئەگەر ئەو پرۆفیلە ستاندارد نەبی و شێوازی هەندەسی نەبی تووشی موشکیلەی دەبی و بە مروری زەمان دێتە خوارەوە مەشاکیلیان بۆ دروست دەبێت. زۆرترین بورغی بەکاربێنێت لە جۆینەکان تا بەرگری بەهێز بێت و گەرما و سەرما تەئسیری لێ نەکات. بۆیە هەموو کات بناغە باشترین و گرنگترین قۆناغە کە بۆ هەموو شتێک دەبێت بەرز بێت توانێتەکەی. قۆناغی یەکەممان جێبەجێ کرد کە بناغە بوو و قۆناغی دووەم بوو کە جپسم بۆرد بوو کە لە سەقفی درا. گرنگ ئەوەیە کە بناغەکەی پرۆفیلەکەی زۆر گرنگ بێت بۆی جپسم بۆردەکە خۆی ڕابگرێت و تەوازن بێت. و گەیشتینە مەرحەلەی ڕەنگکردن. لە مەرحەلەی ڕەنگکردن دەبی ڕەچاوی ئەوە بکرێت کە چ ژوورێک چه ڕەنگێکی پێویستە. ئایا ئەوە ژوورێکی منداڵە ئێستا دەمانەوێت ڕەنگی بکەین، دەبێت ڕەنگێک بێت کە تایبەت بێت بە ژووری منداڵ تا بتوانێت دڵخۆشیەک یان خۆشەویستیەک لەگەر ڕەنگەکەی هەبێت کە ڕەنگەکان مباشر لەگەر دەرونی مرۆڤەکان بەهۆی هۆکاری بینین دەدرێتە مێشک. ئەو کات بینین زۆر کارگەری هەیە لەسەر دڵخۆشی منداڵەکان و مرۆڤەکان. بۆیە ئێمە ڕەنگەکی زۆر جیاواز لەم ژوورە بەکاردێنین. ئەوجا دەست پێ دەکەین بە بۆیاغکردن، بۆیاغێکی زۆر جوان و محالە بکەن یەک مەرحەلەی یەکەم ئەساسەکەی لێ بدەن تا بتوانێت ئەو بۆیاغە خۆی بگرێت و بە مروری زەمن بەرنەبیتەوە و لێ نەبیتەوە. دەست پێ بکەن. هیوادارم
ئیشێکی جوان دەربچێت لە کۆتە. یەکێکی تر لە پرۆژەکان کە سەرجەم کارەکانی بە خۆشحالیەوە کۆمپانیای ناوخۆیی جێبەجێ کرد و جێبەجێمان کرد بە شێوازێک کە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەم شێوازە لە ناوخۆ جێبەجێ نەکراوە و هەروەها لە دەرەوەی وڵات ستافەکان دینن بۆی ئەم کارە جێبەجێکەن. پێی دەڵێن سیستەمی میکانیکی، یعنی مەرمەڕەکە بە شێوازەی میکانیک لە دیوار دەدەن. خۆشەویستان، ئەو بابەتانەی کە دەبینن ئەوە پرۆفیلە کە لە دیوار دەدرێ یەکەم جار، پاشان شتێک هەیە بە ناوی تایبەت، ئەو تایبەکە لێ دەدرێ و دواتر ئیسفەنجەکە بەکاردێت. خۆشەویستان، باشان ئەمەیان جێبەجێ دەکرێت و بە فیشە و بورغی لە یەکتر دەبەستێن. ئەوانە بۆ چییە؟ ئەو تایبەکە بۆ ئەوەیە کە ڕوتوبە و باران داخلی دیوارەکان نەبێت و ئیسفەنجە بەرگری بەهێز دەکات. شێوازی میکانیکی یەکێکە لە زەحمەتترین کارەکانی میکانیک. ئەویش بە خۆشحاڵیەوە توانیمان بۆ یەکەمین جار وەکو کۆمپانیایەکی ناوخۆیی کارەکە جێبەجێ بکەین و بە سەرکەوتەیی کۆتایی پێبینین. ئێمە بە شێوازێکی ئەوتۆ دەستمان کراوە نەبوو لە بابەتی دارایی و کەسانی بەرپرس لەم شارە لەم وڵاتە بڕوایان بە کەسێکی کورد نەبوو کە بتوانێت بە شێوازێکی ئەکادمی و ئەندازیاری کارەکانیان بۆ جێبەجێ بکات کە ئۆڤەراتمان پێشکەش دەکرد تەنیا ناوی کۆمپانیای کوردی بێت یەکسەر ڕەفزی دەکەن، تەنیا دەبێت ئەجنەبی بێت، بەڵام بە هەمان شێواز ئەجنەبیەکە ئەسعارێکی گران، نرخەکی گران و ئەو کوالێتیشی نییە. لە هەمان کاتدا ئێمە هەم کوالێتی هەم ئەندازیاری بە شێوازێکی ئاکادمی کەچی تەنیا پرۆژەکان پێشکەشی دەرەوەی وڵات دەکرێت. جگەلەوە کەلوپەلەکان لە دەرەوەی وڵات دێت، ستافەکانیش هەر لە دەرەوەی وڵات دێ، کەواتە ئەو پارەی کە لە هەرێمی کوردستان دەستە دەرێ تەسیل لە اقتصادی ئێمە دەکات. زۆر جار داوامان کرد لە لایەنی بەرپرس کە وەکو هاوکاریمان مەکەن، بەڵام تەنیا ئیمانتان بە ئێمە هەبێت، ئیمانتان هەبێت کە ئێمەش دەتوانین لەوان باشتر بین، بەڵام بەداخەوە گویان لێ ڕانەگرتین تا
ئەو کاتێک کە توانیمان بە زۆرترین تەسحیەدان بگەینە ئەو باوەڕێی کە ئیمانیان بەمە هەبێت. بەشی یەکەم دیتان کە بە چ شێوازێک جێبەجێکرا و هەروەها قۆناغی دووەم و سێەم تا گەیشتینە کۆتایی و ئەمەیان کۆتایی کارەکەیە کە توانیمان بە باشترین شێواز و خواستی خاوەنکار کارەکان جێبەجێ بکەین خۆشەویستان. بەڵام ئاگداری ئەم بابەتانە بن کە هەندێک ڕنگ هەیە ناتوانیت لە هەندێک شوێن بەکاری بینی. بۆ نمونە ئێمە دوو ڕنگمان هەیە، ڕەنگی سارد و ڕەنگی گەرم. ڕەنگە ساردەکان چین؟ ڕەنگی شین و ڕەنگی زەرد و ڕەنگی گەرم ڕەنگی سۆر و ڕەنگی نارنجی خۆشەویستان. ئەگەر ملاحەزەتان کردبێت لە مەتعەمە فەسفودەکان زیاتر سۆریان بەکارهێناوە بۆ ئەوەی کە زوو ماندیت دەکات و زوو هەربستی لێ بڕۆی تا کەسێکی تر دابنیشێت و هەروها ڕەنگەکانی تر تەسیر دەکات بەهۆی بینین کە ئێمە دەبینین ئاز دەدرێتە مێشک و هۆرمۆنێک تەرەشح دەکرێت کە خۆشیمان پێدەبەخشێت. هەندێک جار خاوەنکار زۆر پەلەمان لێ دەکات لە جێبەجێکردنی کارەکەی، وایە ڕاستە حەقی خۆیتی، بەڵام پەلەکردن لە کاری دیکۆرات کارەکە ناشرین دەکات. بۆیە هیچ کات پەلە مەکەن لە دیکۆرات، چونکە دەبێت زۆر بە وردی ئەنجام بدرێت و قۆناغ بە قۆناغ ڕەنگەکانی بۆ هەڵبژێری، شێوازەکانی بۆ هەڵبژێری و هەروەها ڕۆناکیەکەی کە وەختێکی گونجاوی دەوێت. بۆیە زۆر زەخت مەکەنە سەر ئەو کەسانێک کە لە بواری دیکۆراتن تا پیشەکی جوان و سەرنجڕاکێش بن، سەرنجڕاکێش بێت تا بتوانن لە ناوی بەخۆشی بژین. دێکۆراسیۆن واتای چییە؟ بە کورتکراوەی لەوە هاتووەکە شێوازی جوانکاری بەگشتی. کارێکەی کۆمپانیای ئێمە کە تاکە کۆمپانیایە لە هەرێمی کوردستان وەکو پاکێج کارەکان جێبەجێ بکات. بۆ نمونە ئەم شێوازە لە هەرێمی کوردستان نەبوو کە سەرجەم کارەکان بە کۆمپانیایەک ڕادەسپێردرێت، بۆیە کۆمپانیایەکە بە تەنیا کارەکەی جێبەجێ بکات. یعنی ئەو شێوازەی کە ئێمە جێبەجێ دەکەین سەرجەم پێداویستیەکانی دیکۆراتی دەرەوە و ژوورەوە و هەتا دیزاینی کەلوپەلەکانیش جێبەجێ دەکەین و کلیلەکەی پێشکەشی خاوەن کارەکەی دەکەین. کەواتە هەر کات پاکێجێک دروست بێت لە مەسلحەت و قازانجی خاوەن کارەکەیە، چونکە لەگەر یەک کەس قسەی دەکا و لەگەر یەک کەس دادەنیشێت. بەڵام ئەگەر پاکێج نەبێت بەردەوام مەشاکلی دەبێت و بەردەوام دەبێت لەگەڵ چەندین ستاف و چەندین وەستا کار بکات و پاکێجەکەش گەرانتیەکی ئەوتۆی لەگەڵەکە زمانی ئەوە بداتن کە چەندین ساڵ گرفتی نەبێت وەگە گرفتیشی هەبێت بەبێ بەرامبەر چارەسەر بکرێت. پاش ڕوخانی ڕژێم دروستبوونی باری فدرالی و ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشتر ڕۆی لەلایەن وڵاتانی دراوسێ هەندێک کەلوپەل هاتە هەرێمی کوردستان بۆ یەکە بەکاری بین، بەڵام بەداخەوە زانیاریان نەبوو لە شێوازی چۆنیەتی بەکارهێنانی. یعنی ئێمە هەموو کات باز دەکەین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خۆشەویستان نابێت ژووری خەوتن ڕەنگی زەردی تێدا بێت. بۆیە هۆکاری ئەوەیە کە ڕەنگی زەرد چاو هەموو شتێک دەبینێت ئاز دەداتە مێشک
کە مێشێک هۆرمۆنێک تەرەشح دەکات، هۆرمۆنەکە وزەت پێدەبەخشێت. زۆر جار باسەکەین کە ڕەنگی شین بەکاربینن لە بۆی کە ئارام بنەوە، چونکە ڕەنگی شین لێدانی دڵ نۆرمال دەکات و وەکو خۆی